من وەکو گەنجێک داوا لە حکومەت دەکەم کە کاری باش بۆ گەنجان بڕەخسێنێ و هەری باشیان بڕەخسێنێ بە تایبەت لە دام و دەستگا حکومیەکان کە بەڕاستی دەموچاوی دووبارە زۆر بووینە و هەروەها گەندەڵیەکی زۆریش هەیە داوا دەکەم لە حکومەتی داهاتوو ئەمانە هەمووی بنبڕ بکە کە بەڕاستی گەندەڵیەکی یەکجار زۆر هەیە لە هەموو وەزارەتەکان و لە هەموو شوێنەکان. بەڕای منەوە حکوومەتە دەبێتن لەسەر سێکتەری زۆر گرنگکەیە کار بکاتن وەکو سێکتەری تەندروستی، سێکتەری پەروەردە. دوام شت بەڕای من دەبێتن ئەم حکوومەتە بە زووترین کاتدا بمەزرێتن و دەست بە ئیش و کاری ڕۆژانەی خۆی بکاتن چونکە ئەم خەڵکی هەموو لە چاوەڕوانیەکی زۆر چاوەڕێیان کردووە. بە زووترین کات ئەم حکوومەتە دا بمەزرێتن دەست بە کاری خۆی بکات و یەکەم شت پێویستە لە بواری تەندروستی و پەروەردە زۆر بە دۆداچوون بکات. پێویستە حکومت کار لەسەر زۆر بوارەکان بکاتن زیاتر لە بواری ئاوەدانکردنەوە، بواری پەروەردە، هەروەها کە بوارێکی زۆر مهمە بواری تەندروستیە کە ئێستا زۆر بە زۆری هاوڵاتیان مشکلیان لەگەڵ پیمەی تەندروستیان هەیەە. بەڵای من حکومەت پێم باشە لەم کاتە گرنگی بە هەموو بوارەکانی ژیان بدە، بۆ نمونە پەروەردە، تەندروستی، خزمەتگوزاری، گەشت و گوزار و لە هەمان کاتە ئەمنیەت و ئاسایش چکە زۆر گرنگە بۆ ژیانی مرۆڤ. بەڵام ئەگەر بمانەوە ئێمە لەم کاتەیە کۆمەلگایەکی پتە و یاخود باشتر بنیاد بنین دەبێت گرنگی بە پەروەردە و ئەمنیەت و ئاسایش بدەین. بۆیە حکومەت پێویستە بە زووترین کات حکومەت تەشکیل بکەن و هەمویان پێکەوە دەست لە ناودەستی یەک بن بۆ گرنگیدان بە ژیان و ژیانی هاوڵاتیان و کارگوزاری ژیانی خەڵک.